بەپێ یاسا بواە لێرە لەم شوێنە دەبوو یا کارمەندێکی هاتوچۆ یا ترافلایتەکان ئیشام کردایە، بەڵام نە کارمەندی هاتوچۆ هەیە و نە ترافلایتەکانیش ئیش دەکەن، بۆیە شۆفێران پەنا بەخوا دەپڕنەوە، یان دەربازیان دەبێت یان تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن. ئێرە چوارڕیانی گەڕەکی عەسکەریە لە کەرکووک بەهۆی ئەوەی کارمەندی هاتوچۆی لێ نییە و ترافیکەکان کار ناکەن، شۆفێر بەویستی خۆی دێت و دەچێت، بەو هۆیەشەوە چوارڕیانەکە ناونراوە هەر کەس بۆ خۆی. بەڕێوەبەرایەتی هاتوچۆی کەرکووک هۆکاری نەبوونی کارمەندی هاتوچۆ لەم چوارڕیانەدا دەگەڕێنێتەوە بۆ کەمی کارمەند. بەڕێوەبەری گشتی هاتوچۆش دەڵێت چەندین جار داوایان لە حکوومەتی عێراق کردووە کارمەندیان بۆ دابمەزێنێت، بەڵام بێئەنجام بووە و هۆکارەکەشی بۆ ناکۆکیە سیاسیەکان دەگەڕێتەوە. کارمەندی ئێمە 570 کەسمان هەیە، تقریبا 23 موظفی مەدەنین، ئەو دوای زابط و پۆلیسن کە دامەزراون لە بەغداوە سەر بە بەغدان، هەنێکیانی شەهید بوونە، هەنێکیان بریندارن، لە تەمەنا گەورن، نەخۆشن، ئەمانە هیچی تەعویز ناکرێنەوە، هەر ئەو بەشەکەمەمان هەیە. چەند جارێک کتابمان بەرز کردوێتەوە بۆ وەزارەتی ناوخۆ. نەبوونی کارمەند و کەمی ئۆتۆمبیل لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی کەرکووک ئەرکی کارمەندەکانی تری قورستر کردووە و شۆفێرانیش بەڕێوەبەرایەتی هاتوچۆی شارەکە بە کەمتەرخەم ناو دەبەن. پۆلیسی هاتوچۆی کەرکووکین، خزمەتی هاوڵاتیەکەینەوە بە هەموو فئاتێکەوە، بە کورد و عەرەب و تورکمانیەوە. ئێمە واجب بەضافی شەگرین، زۆر معاناتمان هەیە، بۆ یەکی سارە زۆر بۆ ناو کەرکووک، زەخم هەیە، شارعەکانمان بچووکە، بۆ یەکی داواکەین لە وەزیرەکان، لە وەزیری داخلیە بۆمان تەعین ڕێگای تەعین بکاتەوە. هاتوچۆی کەرکووک مروری زۆر زەعیفە، بەعزە نقاتێک تەماشاکەی ترافیک لایتەکان زۆر مخالەفەیتی هەیە، ڕناوەستن بەعزە سەیارەیەک لەبەرەوەی مروری لێ نییە، زۆر ترافیک لایت هەیە مروری لێ نییە، خاستە نەمەی حای عەسکەری هەچ کەس بۆ خۆیەتی، کەس بە کەس نییە، ترافیک لایتێتر لەسەر دۆمیز هەیە، ئەو هەر کەسی لێ نییە. لە دوای ساڵی 2003ەوە 11 کارمەندی هاتوچۆی کەرکووک بە هۆکاری جیاجای گیانیان لەدەستداوە و زیاتر لە 50 کارمەندی تریش بریندار بوون، بەڵام تا ئێستا شوێنەکانیان پڕ نەکراوەتەوە. ئاسو ئەحمەدی نارتی، کەرکووک.